میسی هالاند مبابێ یان کام یاریزانی تر دەبێتە براوی خەڵاتی باڵۆن دۆر. بڕیارە لە سیمانگی دەی داهاتوودا براوی خەڵاتەکانی باڵۆن دۆری ئەمساڵ لە هەنگێکی تایبەتدا کە لە پاریسی پایتەختی فەڕەنسا بەڕێوە دەچێت ئاشکرا بکرێت. لە ماوەی ڕابردوودا گۆڤاری فرانس فوتبۆڵ لیستی پاڵێوراوانی بۆ خەڵاتە جیاوازەکان بڵاو کردەوە و لەسەر ئاستی پیاوان 30 یاریزانی دیاری کرد بۆ خەڵاتەکە و ئاستی یاریزانەکە لە مانگی هەشتی ساڵی 2022 تا مانگی هەشتی ساڵی 2023 ئەژمار دەکرێت. لیۆنێل مێسی ئەرجەنتینی و یاریزانیان ئینتەر میامی ئەمریکی بۆتە براوەی خەڵاتی باڵۆن دۆر وەک باشترین یاریزان و ئێرلینگ هالاند لە پلەی دووەمدا بووە و مبابێش پلەی سێمی گرتووە. مێسی بەهۆی ئەوەی کە نازناوی مۆندیال لەگەڵ هەڵبژاردەی ئەرجەنتین بەدەستهێناوە بە پاڵێوراوی یەکەم دیاری کراوە، هەرچەندە ئێرلینگ هالاند نازناوەکانی خولی ئینگلتەرا و چامپیۆنز لیگ و جامی یەکێتی ئینگلتەرای لەگەڵ مانستی بردووەتەوە. ئەگەر ئەستێرە ئەرجەنتینیەکە ببێتە براوی خەڵاتی باڵۆن دۆر ئەوە دەبێتە یەکەم یاریزان لە مێژوودا کە ئەو خەڵاتە بباتەوە لە کاتێکدا لە هیچ یانێکی ئەوروپا یاری ناکات، چونکە لە ئێستادا لایەن ئینتەر میامی ئەمریکیە. تۆ کام یاریزان بە شایستەی بردنەوەی خەڵاتەکە دەبینی؟